ئەگەرچی ئەمە بەناوەڕۆک بەتەنها شۆفڵێکی ئاساییە وەک هەر شۆفڵێکی دیکە، بەڵام چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش بەهۆی چەند پلێت و ئاسن و زنجیرێکەوە کردویانەتە کەلوپەلێکی جەنگی بەهێز بە جۆرێک بەهۆی پتەویەوە پێشمەرگە نەیتوانیەوە بە چەکی دەستی ڕوبەڕووی بێتەوە و ئەم ئۆتۆمبیلە بۆتە هۆی لەدەستدانی گیانی چەندین پێشمەرگە و سەرکردەی باڵای ئەو هێزە. بۆ کەرکووکیەکان و پێشمەرگە ئەم شۆفڵە زرێپۆشە یادەوەریەکی تاڵە، چونکە چەند سەرکردەیەکی باڵای پێشمەرگە بەهۆی ئەم شۆفڵەوە گیانی لەدەستداوە. عەمید شێرکۆ، فەرماندەی لیوای یەکی وەزارەتی پێشمەرگە لە شاری کەرکووک لە کاتی هێرشی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی بۆ سەر شاری کەرکووک لە نزیک ئەو شارە لەم شۆفڵە زرێپۆشەوە تەقەی لێ دەکرێت و ژیانی لەدەست دەدات. پاش ئەویش لە هەمان شوێندا نەقیب محەممەد، فەرماندەی سریە لە فەوجی چوار بەهۆی تەقەکردن لەم شۆفڵەوە ژیان لەدەست دەدات. چەند پێشمەرگە و فەرماندەیەکی ئەو هێزە باسییان لەوە کرد ئەگەرچی هێزەکانی پێشمەرگە بە توندی ڕوبەڕووی ئەم شۆفڵە زرێپۆشە بوونەتەوە، بەڵام چەکی دەستیان نەیتوانیەوە ڕێگە لەم شۆفڵە بگرێت لە پێشڕەویکردن بە ئاراستەی هێزەکانی پێشمەرگە. جگەل لەوە دەنگی بەرزی ئەم ئاوە و تاریکیشە و ڕێگری کردووە لە بیستنی دەنگی شۆفڵەکە و بینینی بەو هۆیە و توانیوێتی بچێتە پشتی هێزەکانی پێشمەرگە و تەقە لە هێزەکانی پێشمەرگە بکات و سەرەتا عەمید شێرکۆ ژیانی لەدەستدا و دواتریش نەقیب محەممەد و چەند پێشمەرگەیەکی تریش ژیانیان لەدەستداوە جگەل لە بوونی چەندین بریندار و پاش ئەوە لە ڕێگەی بردومانی فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانانەوە توانراوە ئەم شۆفڵە زرێپۆشە لە کار بخرێت و دەستی بەسەردا بگیرێت لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە. جگەل لەوە چەندین کەلوپەلی تری سەربازی لە جۆری چەک و ئۆتۆمبیلی هەمەر کە سەرکردەکانی پێشمەرگە دەڵێن پێشتر داعش بەم کەلوپەلانە تەقەی لە پێشمەرگە دەکرد و هێرشی دەکردە سەرمان، بەڵام ئێستا ئێمە بەو کەلوپەلانە هێرش دەکەینەوە سەر چەکدارانی داعش. ڕەبایەکەمان لە ماوەیەکی کەم داگرت و ئەم هەمارە و مەجموعەیەک سلاحی تێدا بوو دەستمان بەسەر داگرت و ئەم منتیقەش کە ئێستا دەبینی ئەوانی لێبوون و ئێستا بۆ خۆمە لێی ماوینەوە دۆشکەی لەسەرە و ئیداعش بووە و ئێستا لەبەردەست هێزی پێشمەرگەیدا کە ئەوان بەمایانەوە دەنابە و هەمەرەی ئێمە ئێستا بەوانیەوە دەنێنەوە. مێژووی دەست بەسەراگرتنی ئەو شۆفڵە زرێپۆشە و ئۆتۆمبیلی هەمەڕەکە دەگەڕێتەوە بۆ شەوی 3/1/2015. ئەو کاتەی داعش ویستی هێرش بکاتە سەر شاری کەرکووک و ئەو شارە داگیر بکات. بەپێی هەندێک سەرچاوەی سەربازی باڵای پێشمەرگە بۆ دەنگی ئەمریکا لە بەرنامەدا هەیە ئەو شۆفڵە زرێپۆشە و ئەو لۆریەی لە راپۆرتی پێشوودا ئاماژەمان بە پێکهاتەکەی کرد لەگەڵ چەند کەلوپەلێکی تری سەربازی بەجێماوی داعش بکرێنە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە لە شاری سلێمانی. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا.